ڕووداوێک ڕەنگە بەهۆی و جارێکی دیکە سەرۆکی ئەمریکا ڕوبەڕووی دادگاییکردن بێتەوە. ڕۆژی 11 مانگە ئەندامانی دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بە فەرمی پرۆژە بڕیارێکیان پێشکەش کرد بۆ دادگاییکردنی دۆناڵد ترامپ، ئەوەش بە تۆمەتی هاندان بۆ یاخیبوون. ئەگەر بڕیارەکە لە کۆبوونەوەی کۆتایی ئەم هەفتەی ئەنجومەنی نوێنەران پەسەند بکرێت، ئەوە ترامپ دەبێت بە یەکەم سەرۆک لە مێژووی ئەو وڵاتەدا کە لە ماوەی سەرۆکاتیەکەیدا 2 جار دادگایی بکرێت. ئەم بڕیارە پاش بڕیارێکی دیکەی دیموکراتەکان دێت کە تێیدا داوا لە مایک پێنس جێگری سەرۆک و ئەندامانی دیکەی کابینێ حکومەت کرا کە ترامپ لە پۆستەکەی لا ببن. ئەوەش بە تۆمەتی نەگونجاوی بۆ سەرۆکاتی ئەمریکا بەپێی هەمواری 25ەمی دەستوری وڵات. بەڵام کۆماریەکان ڕێگریان کرد لە دەستبەجێ جێبەجێکردنی بڕیارەکە و ناچار بە دەنگدانیان کرد. نانسی پیلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانیش ڕایگەیاند ڕۆژی سێشەممە ئەنجومەنی نوێنەران دەنگ دەدات لەسەر داواکردن لە مایک پێنس بۆ جێبەجێکردنی هەمواری 25ەمی دەستور و تیشی پێویستە لە ماوەی 24 کاتژمێردا وەڵام بداتەوە. هۆشداری ئەوەشیدا دوای ئەوە دیموکراتەکان دەست دەکەن بە بڕیاری دادگاییکردنەکە. پێشتر و لە مانگی کانونی دووەمی 2019دا ترامپ لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا کە دیموکراتەکان تێیدا زۆرینەن دادگایی کرا، بەڵام لەلایەن ئەنجومەنی پیرانەوە کە کۆماریەکان تێیدا زۆرینەن بێبەری کرا. هەرچەندە چەند ئەندامێکی کۆماریەکان لە ئەنجومەنی پیران پشگیری لابرنی ترامپ دەکەن، بەڵام پێناچێت دیموکراتەکان بتوان ڕەزامەندی دوو لە سەرسەی دەنگەکانی ئەنجومەنی پیران بۆ تاوانبارکردنی ترامپ بەدەست بێنن. بەڵام ئەگەر تۆمەتەکە بەسەر ترامپدا ساغ بێتەوە، ئەوە ناتوانێت هیچ پۆستێکی حکومی وەربگرێت لە کاتێکدا ترامپ بەنیازە بۆ هەڵبژاردننی داهاتوو لە 2024 خۆی کاندید بکاتەوە. لە مێژووی ئەمریکادا تا ئێستا 3 سەرۆک دادگایی کراون، ئەوانیش ئەندرۆ جۆنسن لە ساڵی 1868 و بیل کلنتن لە ساڵی 1999 و دۆناڵد ترامپ لە ساڵی 2019. بەڵام هیچ سەرۆکێک لە ئەنجامی دادگاییکردنەوە لە پۆستەکەی لا نەبراوە. لە کاتێکدا ریچارد نیکسن لە ساڵی 1974 پێشەوەی لێپێچینەوەی لێ بکرێت خۆی دەستی لە کار کێشایەوە، ئەوەش پاش تۆمەتبارکردنی بە چاوپۆشیکردن لە کارە نایاساییەکانی ئەندامانی ئیدارەکەی لە ڕووداوەکەی وۆترگەیت.